بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی هەروەک دەزانن ئەمڕۆ یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکارە هەر بم بۆنەوە ڕێپۆرتاژێکمان ئامادە کردو فەرموون لەگەڵمان بن. کاک فەرشاد قسە و باسێکتان هەیە سەبارەت بە یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار و هەروەها وەزعیەتی کرێکارانی ئێران لە بەتایبەتی لە سەردەمی ڕوحانیدا و لە بەدەساڵتگەیشتنیدا چۆن دەبینن؟ ڕێز و سڵاوم هەیە بوو بینەرانی ڕۆژهەڵات تێوێ ئەمڕۆژ یەکی ئەیار لە شاری یوتوبۆری کۆبوونێتەوە بۆ کە ڕێز بگرین لەم ڕۆژە پێرۆزە. من هەر لێرە و تەبریکی خۆم ئاراستەی چێنی کرێکار لە ئێران و لە کوردستان تایبەتەن ئەەکەم. ئومیدوارم کە بتوانین بەرەو پێش لەمە زیاتر بتوانین پاڵپشتێک بین، یارمەتیدەرێک بین بۆ داواکردن لە خاستهای بە حەقی چینی کرێکار و زەحمەتکەش لە ئێران. ئەم ڕۆژ هەروە کە ئازانن ڕۆژێک پیرۆزە و بەداخەوە ئێمە وەختی وەزعیەتی مەعیشەتی و اقتصادی طبقەی کارگەر لە ئێران لە بەرچاوەگرین ئەبینین ڕۆژ بە ڕۆژ وەزعیەتی اقتصادی نابەسامان و خراپێکیان بەسەر هاتووە. بە تایبەت لە وەزعیەتی نظامی جمهوری ئیسلامی ئێراندا ڕۆژ بە ڕۆژ وەزعی کرێکاران و زەحمەتکەشان بەرەو خراپیە چێ هەتا جێگەی کە زۆر بێ لەوان لە تاران و لە شارەکانی تری ئێران مەجبورن کولیە و ئازای بەدەنی خۆیان بفرشن بۆ کە بتوانن ژیانی اقتصادی خۆی و ژن و مناڵی خۆیان تەئمین بکەن. لەم ڕۆژانە ئەبینین سازمانی کاری وەزارەتی جمهوری ئیسلامی ئێلامی کرد کە سەقفی حقوقی کرێکاران 608,000 تمەنە کە وەختی متخصصینی اقتصادی بەڕەسی وەزی اقتصادی لە جامعەکە نێژن بۆ تەئمینی هەتاقل مەعیشەتی خانەوادەی 4 نەفەری احتیاج بە 2 ملیۆن تمەنە. ئەگەر مقایسەی ئەم دوو ئەرقامە بکەن ئەبینن کە وەزعیەتی طبقەی کارگەر لە ئێران چەنی ئەسەفناک و داغانە. لەلایەکتر و ڕۆژ بە ڕۆژ گەرانی وەزعیەتی نابەسامانی اقتصادی پشتی طبقەی کارگەری شکاندووە. لەلایەکتر لە کوردستان و ئێمە کۆڵبەرانمان هەیە کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئاماجی هەمەڵاتی ڕژیمی جمهوری ئیسلامی قەرارەگرن. ڕۆژ نییە، هەفتە نییە، مانگ نییە نەفەرێک کوشتە، زەخمی و هین نەدەن، ئاسیب نەدەن کە بەداخەوە ئەوە زەرەر و زیانێک زۆر گەورەیە. ئومیدوارین کە ئێمە بتوانین دەنگی ئەوان بە هەموو جیهان بگەینین، ئێمە بتوانین دەنگی ئەو کرێکار و زەحمەتکەشانە بە هەموو وڵاتەکانی ترڕا بگەینین و پاڵپشتێک بین بۆ کە یارمەتیک بین بۆ کە بتوانین دەنگی حەقخوازانەی ئەو کرێکار و زەحمەتکەشانە بە گوێی هەموو مردمی دنیا بگەینین. ئومیدوارم کە بتوانین لەمە زیاتر لەگەڵ یەکتر دەست لە دەستی یەکتر دفاعەکەین لە خواستی بەرحەقی طبقەی کارگەر چێنی زەحمەتکەش و کرێکار لە ئێران و تایبەتەن لە کوردستان. من سپاستان دەکەم. سپاس بۆ بەڕێستە. کاک عەبدوڵڵا جەنابتان وەکو کوردێک و هەروەها وەکو ئەندامێکی وێنستەر پارتی چ قسە و باسێکتان هەیە سەبارەت بە یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکار؟ بەڵێ زۆر سپاس. یەکی گولان دەستپێکێدا بۆ تاوایی کارکێری جیهان و کەسێ ji bo azadiyê mafê mirovan xebat kirdî pîroz dikin û miletî Kurd jî wek hemû herîkem wek miletî tir jî zor fedayî zor şehîd daye ji bo azadiyê mirovan ji bo eşitî rojhilatê navîn û Kurdistan û ew roj jî çi li rojhilatê Kurdistan dijî rejimê İran çi li başûrê Kurdistan û çi li Bakur û çi li Rojavayê Kurdistan esta li Sûriye شەڕێکی زۆر دژوار لە تاوای ڕۆژهەڵات هەیە و وەکی هەموو میلاتی ترژی میلاتی ڕۆژاوا یانێ کوردستانی سووریا نەها زۆر پێویستی بە یارمەتی پێویستی بە حیمایە پشتگیری کوردی تر هەیە چاوا وەک مەحەبەتی کوردستان بەری هەفتەی ساڵی تانیا بوو هیچ خودی نەبوو و کورد تێک چوون. ئێستا ڕۆژاوای کوردستان jî aynı tişte. Erkê her Kurdekî ye xwedî
خودی ڕۆژاوای کوردستان دەرکەوێ ئەگەر قامشلۆ ئافرین کۆبان بکەوێ سەر نەکەوێ هەولێر دکەوێ ئەگەر کۆبان بکەوێ سولەیمانێ دکەوێ دهۆک دکەوێ محەبەت بێڕوومەت دمینێ ئامەد دکەوێ هەموو ڕوومەتی کووردە ئەگەر ڕۆژاوای کوردستان سەر بکەوێ دبە هێوی دبە ڕێیەکی تازە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تایبەت ji ber awa erkê her Kurdekî ye li çi cîbî jî li Ewropa yan jî li Kurdistan xwedî derkevin hawgirtî bibin çünkü îmro Sûriyeyê beyanê rojhilata beyanê Bakur e û hebûn nebûnê Kurd e ji ber awa yekî gulan carekî tir destpêkê da hemû şehîdê Kurd hemû fedayî milletê Kurd her parçeyê Kurdistan û hemû کارکر و خاباتکاری هەموو جیهان پیرۆز دکن و سەرکەفتی ببێ میلاتی شۆڕژگەر میلاتی ئازاد و میلاتی کورد لە ڕۆژاوا هەموو تاوای کوردستان ببێ و زۆر سپاسیە تەلەڤیزیۆنی ئێوە دکن. کاک حەزیز جەنابتان وەکو ئەندامی کۆمەڵە و هەروەها وەکو کەسێکی چالاک لە بواری کرێکاریدا قسە و باسێکتان هەیە سەبارەت بەم ڕۆواتە یەکی ئایا ڕۆژی جیهانی کرێکار. ئەو ڕۆکانە ڕۆژی جیهانی کرێکارە ئەمنە و ڕۆژە بە هەموو کرێکارانی دنیاوە بە تایبەتەن کرێکارانی ئێران و کوردستان پیرۆزبایی دەڵێم ئەوڕۆ ڕۆژێکی پیرۆزە بە تایبەتەن بۆ کرێکاران کە مێژوویەکی تایبەتی دوور و درێژی هەیە کە لەو ڕۆژەدا لە زۆربەی وڵاتە پێشکەوت و خوازەکان ئەو ڕۆژە ڕێز لێ دەگرن لە هەموو کرێکاران کار ناکەن و دەرناڕۆنە سەرکار و ئەو ڕۆژە ڕێز لێ دەگرن لەگەڵ ئیزبەت چەپەکان و پێشکەوتن خوازەکان. بەڵام لەو کاتەشدا لەو ڕۆژەتە کە دەبینین لە وڵاتە پێشکەوتەکانەوەیە ئەو کارە دەکرێت بەڵام لە وڵاتانێک کە ئێمە لێ لەدایک بووینەوە کە ئەو ڕۆکانەکە پێی دەڵێن ئێران حتا کرێکاران مافی ئەوان نییە کە دیفاع لە مافی خۆیان بکەن کە ئەو ڕۆژە ڕێز لێ بگرن بێنە سەر شەقامەکان ئەو ڕۆژە جێژن لێ بگرن. جگە لەوەش کە ئەوان لە بارودۆخێکی زۆر خراپدا دەژین لەبەر بێمافی وازێتی ژیانیان ڕێگا پێدراو نین کە تا سندیکاکانی خۆیان دروستکەن سربەخۆ بن ڕێز لە کۆڕ و کۆمەڵی خۆیان بگرن. بۆیە ئەو ڕۆژە ڕۆژێکە کە پێم وایە لە هەموو جێگا کە کرێکاران دەبێ بێن ڕێز لەو ڕۆژە بگرن لەو جێگانێکە ڕێگا پێدراویش نین دەبێ هەول بدەن کە ئەو ئیجازە وەرگرن کە خەباتی بۆ بکەن کە بتوان هەم سندیکا و هەم کۆڕ و کۆمەڵی خۆیان پێک بێن دیفاع لە مافی خۆیان بکەن و ئەو ڕۆژەش کە ڕۆژی جیهانی کرێکارە لەو ڕۆژەدا جێگای خۆیەتی کە کرێکاران ڕێزی لێ بگرێنەوە. کاک مستەفا ئەمە بەستان لە بەشداریکردن لە مەراسمیەکی یا ڕۆژی جیهانی کرێکار چییە؟ مەبەستەکە نیشاندانی کۆمەڵە هەمیشە وەک ڕێکخراوێکی لایەنگری کرێکار و زەحمەتکێشان پێویستە کە نیشان بدەین ئێمە بەڕاستی داخوازی عەداڵەتخوازین داخوازی وێن فەقیر و هەژار بە مافی خۆیان بگەن و هەوڵی خۆیان بدەن بۆ یەکبوونی لەگەڵ هەموو بەشەکانی دیکەی جامعە. زۆر سپاس.